سڵاوتان لێ بێ خۆشەویستان، من چۆمان خەسرۆم لە ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لەگەڵتانم لە دیدارێکی دیداری تایبەتم کردووە بە بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان کە بە ژمارە 190 پارتی دیموکراتی کوردستان بەشداری خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکا. کاک زانای تۆفیقبەگ یاخود زانای کوڕی شەهید تۆفیقبەگ کاندیدی پارتی دیموکراتی کوردستانە بە ژمارە 28. لە دیداری تایبەت کاک زانا دەدوێنم لەوەی کە بربژێری پارتی دیموکراتی کوردستانە بە تایبەتی لە سلێمانی. بەخێراتن کاک زاناکەم. سپاس کاک زانا بەخێراتی. زۆر مەمنون. بپرسم لەوەی کە تەوەن کاک زانا اختیاریان خستۆتە بەردەست لەوەی کە ببێتە کاندید. تەبەن بەر مبنای ئەوەی کە بەڕێستان کوڕی شەهیدی و کوڕێکی ئەکادمی بە تایبەتی یاسایید. ئەمە زۆر تۆ بینین لە مەسایلی سیاسەتە قسە و باسی پێشووترەوە هەبووە و حتمما ئەجەندای تۆ ینی ڕؤیای تۆ هەیە بەوەی کە بەشداری پەرلەمانی کوردستان دەکەیت بە ژمارە 28. پێشەکی سپاس بۆ بەڕێزێکا کە چۆمان خۆشحاڵم کە لەگەڵ بەڕێستام لە دیدارێکی تایبەتە سەبارەت بە هەڵبژاردن. دیارە من پارێزەر زانای شەهید تۆفیقی نووری بەگەم ناسراوان بە زانای تۆفیقبەگ لە ناو ئەوساتی قانونی و یعنی یاسایی و سیاسیە. شەرەفێکی گەورەیان پێبەخشیوم کە لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان کاندیدیان کردوون بە ژمارە 28 لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان. بەڵێ ڕؤیای کاک زانا چیە؟ ینی بۆ ئەو بەشداریە حتمما وەکو کوڕی شەهید و وەکو تریش کە کاک زانا ڕۆژنامەنووسێک هەمیشە لە تیڤەکانە لە ئەعلامە کاراکتەری خۆی هەیە. ڕؤیای کاک زانا چییە بۆ بەشداریکردن لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بە تایبەتی لە سلێمانیە؟ بەڵێ دیارە ئێمە دوو مانڤێستمان هەیە، دوو پلان هەیە. پلانیشیان پلانی حیزبیە، ینی پلانی 190 پارتی دیموکراتی کوردستانە کە پارتی دیموکراتی کوردستان تەبەنی کردووە. پلانی دۆمیان پلانی شخصی کاندیدەکەیە. بێگومان پلانی شخصی کاندیدەکەش هاوتەریبە هاوکێشە لەگەڵ تەواوکەری هەمان پلانە، پلانی 190کەیە. ئێمە گەل لە جارێ لە 190کەوە دەست پێ بکەین جامێ مەسەر شخصی. ئێمە لەم باوڵین خولی شەشەمە لەم هەڵبژاردنەدا پارتی دیموکراتی کوردستان پلانێکی زۆر تۆکمەی گژگیری کوردستانی نیشتیمانی هەیە بۆ هەموو کوردستان و لە زڵمیانە بڵین شاری خۆشەویستی سلێمانی کە پارتی گرنگێکی زۆری پێداوە هەم لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە هەم لە ڕووی ئیداریەوە کە لای پارتی زۆر گرنگە، چونکەم پێشترم شارە پژۆ خراوە لەلایەن دەسەڵاتی سیاسی و ئیداریەوە و هاوکات پارتی دیموکراتی کوردستان پێم وایە لە با بڵێن خولی شەشەمی پەرلەمانی کوردستانە ئێمە ئەگەر خوا یار بوو بووینە ئەندامی پەرلەمان. من وەکو ئەندام پەرلەمانێک لەگەڵ هەڤاڵەکانم لەناو پەرلەمانە لەگە کوتلەی پەرلەمانیدا پەیمان دەدەم بە خەڵکی شاری سلێمانی کە لەسەر چەند بابەتێکی گرنگ کە لای من وەکو ئەجندای تایبەتی خۆ پێگەی بەڵێ ئیشی لەسەر بکەم. یەکێک لەوانە من زۆر بڕوام بە گرنگیدان هەیە بە تەنمی بەشەری واتە گەشەی تاک. ئەمە لای من گرنگە کە وەکو کاندیدێک ئەگەر بوومە ئەندامی پەرلەمان کە ژمارەکەم 28 گرنگی پێدەدەم بە هەندێک یاسا و ڕێسایی زۆر باش لە ناو پەرلەمانە کە وەکو با بڵین پرسی یاسایی بیخینە ناو پەرلەمانەوە خۆشەوە زیاتر ورکەیتەوە. ئێمە لای ئێمە با بڵین تەنمی بەشەری گەشەی تاک ئەگەر هات و حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتوودا و یاساکانە ناو پەرلەمانە و سەنتەری یاساکان بوو بە گرنگیدان بە هاونیشتیمانی تەوەکو تاک لە ناو کوردستانەوە کات ئێمە سیستەمێکی داری بەهێزمانە بێ چونکە ئەگەر تاکێکی تەندروست تۆ دروست بکەیت و گرنگی بە مەهارەتەکان و توانا و تاقەکانی بدەیت ئەوە و کاتە توانی لەناو ئەساساتەکانی حکوومەتە پشتی پێ ببەستیت و سیستەمێکی ئیداری تۆکمە و تەندروست و ساغڵەممان هەبێت. واتە بێت من بەش بە حاڵی خۆم وەکو کاندیدێک ئەم وەکو کوڕێکی شەهید هەوڵێوایە کە گرنگیەکی تەواومان هەبێت لەو مەجالەدا بە تایبەتی چەندین سەکتەری گرنگەیە بۆی کە توانای بەشەری تێدا گرنگی پێ بدەیت. یەکێک لەوانە یاسای قانونی عەمەلە، یعنی یاسای کارە. یاسای کار ڕاست ئێمە یاسایەکی باشمان هەیە،
بەڵام من بە حکومیەوەی کە خۆم باڵێن دیبلۆمی باڵام هەیە لە بواری یاسادا و بەکەلۆرۆسی کەشمێ هەر لە یاسادا و دیبلۆمی کەشمێ بە زمانی فەڕەنسی لە بواری معلوماتە. ئێمە توانین ئەم یاسایە زیاتر دەوڵەمەندتر بکەین بە پرۆژە تعدیلێکی یاسایی زۆر باش وا بکەین کە کەرتی تایبەتی و کەسێک کە لەناو کەرتی تایبەتیدا ئیژەکات هەمان ماف و ئەرک و حقوقی هەبێت، یعنی مافی هەبێت کاتێک کە کۆمپانیایکی ئەهلی وەریەک دەستبینێ ئەم کارکتەرەیە ئەم کەسەیە ئەم کرێکارە ئەگەر چووە قۆناغی تەقاعودیەوە بتوانێت وەکو کەسێکی فەرمانبەرێکی حکومی هەمان ماف و هەمان تایبەتمەندیەکانی یاوە با بڵێن دەستکەوتەکانی خۆی وەرگێتەوە لە کاتی تەمەنی تەقاعودیدا. ئەمەش پێویستمان بە یاسایەکی گرنگە، هەم یاسای عەمەل و هەم یاسای خانە نشینیش کاوەش دەبێت جارێک کە پێداچوونەوەیەکی تۆکمە و باشی بۆ بەڕاستی منەمون پێ جوانە کاکزانە بۆ نمونە کەسێک شاگردە کەسێک کرێکارە یعنی چۆن دوجار ئەویش خزمەتەکە و زیاتر لە فەرمانبەرێکیش فەرمانبەرەکە دوجار خانە نشینی وەرەگرێت یعنی کە چوەتەمەنەوە مەبەست لەوەیە بەبێ ئیشی لەسەر نەکراوە. بفەرموویت ئێمە لە کوردستانە یاسایی جوانمانەیە وەکو دەق ڕۆحی هەموو یاسایەک لە جێبەجێکردنایە لە دەقانیە، یعنی ئەگەر دوور نەڕۆین کاتی بەعسی سەدام حوسێن کۆمەڵە یاسایی زۆر باشەیە بوو، بەڵام بە پێچاوانەی یاساکەوە تەعامولی کرد، باسی مافی مرۆڤ یەکرد بە زەنفالیەکرد. ئەم بۆیە ئێمە بەڵێ عیبرەت بزەبەت قسەکەی بەڕێز جوانە لە قانونی شارەیە ئەلە عیبرەت بە کارکردنەکە و تەکنیکە بڵێن پراکتیکەکەیە. ئێمە دەتوانین زۆر هەنگاوی گرنگ بەهاوێژین، بەڵام کەی ئەم هەنگاوانە توانین بەهاوێژین ئەبێ پەرلەمانێکی زۆر ئەکتیڤمان هەبێت و لە ناو پەرلەمانەدا کەسانی زۆر پسپۆڕی تێدا بن. هەرچەندە ئەگەر تۆ بتێەوە لە من بپرسی بڵێ ئەوانەی ناو پەرلەمان حەزەکەی چ زیاتر چ پیشەیەکی یا چ با بڵێن جۆرێکی تێدا بێ، من هەڵێم وەڵای حەزەکەم هەمووی قانونی بێ لە بەری خۆم قانونی و بڕاشم بەوە هەیە ناو پەرلەمان ئەبێت لە 170 بۆ 80 قانونی بێت، چکم تۆ تەشریعەکەی تەشریعی قانونیەکەی ئەو کەسانەش کە قانونی نین هەر ئەبێت خەرفیات و سەقافەتێکی قانونی و شارەزاییشان هەبێت لە قانونە، چونکەم ناکرێتەوە لە ناو پەرلەمانە بیت و لە یاسا نەزانی، ناکرێتەوە لە ناو پەرلەمانە بیت و پرسی قانونی نەزانی، ناکرێتەوە نەزانی چۆن گشتاندن و چۆن ڕاپ با بڵێن پرۆژەی قانونی کێ ئەینێرێ و کێ ناینێرێ و قانون و یاساکە شمولی مامۆستاکە شمولی هەموویەکە ئەکاکە ینی بۆ نمونە هەلی کار بۆ کرێکارێکە 30-40 ساڵ کرێکاریەکە بڵێ ئەبێت سەیریکە ئەبێت ئێمە تەجروبە لە وڵاتانی پێشکەوتوەڕین ئەزمون لەوان وەرگین. ئەگەر تۆ سەیری وڵاتانی دەرەوە بکەی ئەوانیش قۆناغێکی خراپیانە بۆ دوایی بەهۆی تعدیلاتی قانونی و یاسا و ڕێسایی باشەوە لە ناو پەرلەمانەکان ئەتوانیانە سیستەمێکی باشی ئیداری دروست بکەن و هەموو تاچێک لەوێ مافی هەبێت و ئەرکیشی هەبێت. ئەزمموی دەروی وڵات کاریگەری هەیە لەسەر ئەم بیرۆکانەی تۆ زۆر ینی ئەتوانم بڵێم لە 180 ئەگەر لەوانم وەرگرت بێت ینی بەڵێ چۆکە من لەوێ بۆ نمونە من کارم کردووە لەوێ کە کارم کردووە لەوێ لە کۆمپانیاگا کارم کردووە ئەم کابرای کار پارەی یاوە بە منیش مقابلیەوە کارم بۆ ئەو کردوتەوە، بەڵام یاسایە کردوکمانی ڕاگرتووە نە ئەو ئەتوانێت یا مافی من بخوا نە منیش ئەتوانم مافی ئەو بخۆم. لەم بینەدا لەم وەسەتەدا مؤسساتی حکومیش دەورە بینێت، مەسەلەن تۆ کارەکەی ئەبێت تەمینت هەبێت دواتە تەمین پێم وابێ بە کوردی دڵنیایی تەندروستیت هەبێت، دڵنیایی کارت دەبێت، سندوقی خانە نشینی دەبێت. و من نەمەوەش بڵێم کە هەنێ من تاکەکاندی نیژمەوە قسەیە بکەم بە شانازی شوێڵم ئێمە گرنگیمان بە سندیکان نەیاوە، وڵات دەبێت بێت وڵاتی سندیکایی، سندیکای کرێکاران دەور ببینێت، سندیکای مامۆسایان دەور ببینێت، نەک وەکو ئینتیمای سیاسی. ئەمە من لەگەڵ یانیم وەکو ئینتیمای پیشەیی ئەڵم نابێتە سیاسی ئینتیمای پیشەیی مەسەلەن بۆ نمونە لەوێ با بڵین لە وڵاتیشی من لی ژیاوم بەلجیکا بە هەمویان ئەڵێن کرێکار بۆ مەفهومە نایەکە بیناوی ئینشاء دروزەکان، لای ئێمە بە کرێکارێکڵێن کە خەریکی هەمووی پێوەتی کرێکار. لەم کرێکارەدا زمانی حقوقی تەمینی سەحی هەیە، ئیشکردنی هەیە، دوا ڕۆژی هەیە،
لە ساڵێکە معاشێکی بۆی سەفەری پێوە بکە لەسەری ساڵە پارێکی کەی وەرەگرێتەوە ئەمانە ئەگەر هەبێت لە ناو قانونی عمل یا قانونی کاری هەرێمی کوردستانە من پێم وایە ئەو زەختەش لەسەر حکوومەتی هەرێم نامێنێ ئەمە ئێمە ئەبێت کاک چۆمان ئەبێت بە یاساڕێکی خەین ئۆستاس بۆ نمونە ئەمە چۆن وردکەیتەوە دەنگدەر لەمە تێبگا کە کاکزانە ئەجەندایەکی هەیە ینی کە ئەم کاندیدە بڕواوی شەکە بە نمونە کەسێک ئەکاتە تەمەنی 6 ساڵ هەیەی نێتی سیارەیەکە یاخۆ خانوویەکە لە پڕێکا تووشی نەخۆشیە بێ کۆی سەروەتەکەی بکاتە کەسخان ئەمەمان بینیوە یعنی شمولی فەرمانبەرەکەشەکانە وەکو کرێکارەکە بۆ ئەو دڵنیایەکە ئەو ئەتانێ بیکەنە یاسایی لە پەرلەمان کاک چۆمان ئەمە کارەساتە کە ئێستا لە هەرێمی کوردستانە ڕووەیە مەسەلەی ئەوەی کە پرسیارێکی جوانێک کە ئەمە چۆن بگاتە دەنگدەر ئیشی کاندیدە کاندید ئەبێت توانای ئەوەی هەبێت دەنگدەر قەناعەت پێ بکات کە دەنگی پێ بدات لەبەر ئەم هۆکارانەی لای خوارەوە من قەت و قەت لەگەڵ ئەوە دانیم قەت لە بەرنامەی تریشا پێم وابێت لەگە بەڕێستام قسەیم کردووە من لەگەڵ ئەوەتانیم دەنگ بە من بدەن بە ژمارە 22 لە بەروی کە کوڕی شەیدم ئەمە هەڵەیە ئەبێت دەنگم پێ بدەن لەسەر کەفاعەتم ڕێز لە شەیدەکە ئەمە لای من دەنگ بە من بدە لەبەرەوەی کە کەفاعەتم هەیە بچمە پەرلەمان دوای ئەوە ببینە کامە کوڕی شەیدە کەواتە جیاوازیەک هەیە بیکە من و کاندیدێک هەردووکمان توانەکانمان نزیکی یەکەن فەزیلەتەکە بۆ خۆت بگاتەوە نەوەکو بۆ شەید لای ئێمە گەورەیە من کوڕی شەیم و گەورەیە بەڵام بۆ پەرلەمان بۆوانێ موئەسەسات نابێت لەسەر ئاساسە دەنگ دەرەنگ بە مندا تەمان مسپاس و ڕێز و خۆشەویستی و گەورەیە بۆ شەیدەکە بەڵام ئەبێ من کەفاعەتی ئەوەم هەبێت کە ڕێز لە خوێنی ئەوەش بگرم ئەم قسێ جورئەتی ئەوێ کە تۆ ئەیکەیت من لە بەڕاستی من ئەیڵێم و زۆر بڕاشم پێێتی ئەمەیە دەنگ بە توانا و کەفاعەتەکەی من بە دوای ئەوە بیرکردنەوەی هەبێت کە ئەمە کوڕی کێ کوڕی شەیدەوە تامێت بە نمونەیەکی کە باسی بکەم ئەوەگەڕێنەوە بۆ پەروەردەکەی تۆ کە تۆ کوڕی شەیدی باوکو لە بەناو نیشتیمانە من لای منە بێت زای نمونونەکە چۆن بێنینەوە بۆی باشتر قسەکە بگا من لەگەڵ کاندیدێکی کەیە کاندیدین شەهادە و توانای من هەیە ئەوی شادە و توانای هەیە هەردووکمان نزیکی توان لە تواناکانی یەکتریەوە لێرەدا دەنگدەرە بێت ئەفزەڵێت با بە من لەبەرەوەی من کوڕی شەیدم تێگەی نەک لەبەرەوەی ئەگەر من توانام نەبێت هیچ نەزانم ئەم هەموو شتێک بزانێ من بڕۆم لەبەرەوەی کوڕی شەیدم ئەم دەڕۆم لەگەڵەوەیانی ئەمە خراپە نابێ ئەمە هەبێت کاکزانە تەبە من ئەو کارنامەی تۆ کە بچیتە پەرلەمان من لام جوانەوە هەمیشە وەکو زوڵمێک بینیومەتەوە کرێکاری بکە خزمەتی ئێمە زیاتر لە ئێمە لە فەرمانبەرە و لە موچەخۆر بەڵام جوان ناکاتە ئەوی کە دەنگ تۆ ینی کاکزانە ڕوبەڕووی دەنگدەرێ بێتەوە پێ دەڵێ بۆچی دەنگت بەمە ینی ئەکرێت تۆ بڵێیت لەبەر ئەوەی کە تۆ گەنجێکی من هەلی کار دروستەکە بۆ تۆ ئەزانی خۆی لە هەموو دنیاە نەک ڕازیکردنی بۆی کە پارەی نابێت ما بێ ئەمە لە قانونا پێوت ڕەشوە من نابێت دەنگدەر جارێ ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە هیوادارم هیچ دەنگدەری هیچ لایەنێکی سیاسی نەکی پارتی دی هیچ لایەنێکی سیاسی قەت بیل لەوە نەکاتەوە دەنگ بە پارە بکڕێت چونکە ئیشی من ئەوەیە کە یاسا سەروەر بکەم لە ناو پەرلەمانە نەک ئیشی تۆ ئەوە بێت کە دەنگدەرێک یا کەسێک قەناعەتی پێ بکەیت بەپار ئەمە بێ بە ڕەشوە ئەمە لە قانونی جینایاتە و لە قانونی بڵین ئەو قانونانی کە زەرواتەکانی دیموکراسیت نامێنێت هیچ نامێنێتەوە لەبەرەوە ئێمە بۆ یاڵین دیموکراسیێت و لامان گرنگە دەنگ بدات چونکم دەنگ لای من بەهایشی ئەخلاقی ئینسانە ئەم بەها ئەخلاقیە تۆ چۆن نابێ بیفرۆشی چۆن تەسەڕوفی و چۆن دەنیشی پێیت ئەبێ ئەوەش ئەو شاریەش لا هەبێت چۆن دەنەکەی لەبەرەوە من بە هەموو بڕایەکمەوەواڵێم ئەوەی کە من بینیومە ئێستا و بە خۆشحاڵیشەوە دەنگدەرانی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە بازنەی سلێمانیدا کە من بەرکەوتێکی زۆرم لەگەڵیانایە و لە ناویانام و لەبەرەوەی بەرپرسیارێتی بڵین حیزبیشمە بووە ئەم هوشیاریان ێسالا دروست بووە ئەمە گەورەیە و کارێکی باشە و هەنگاوێکی باشە بۆ داهاتوویەکی ڕۆنتر و گەشتر بۆ پەرلەمانی کوردستان کاکزانە لە کۆی ئەوانەی کە ئەوە حتمما لەم چەند ڕۆژێکی لە بەردەمتانەیە ڕوبەڕووی ئەو دەنگدەرانە ئەبنەوە ینی لە ڕووی ڕەوشتیەوە لە ڕووی ئاکاریەوە
يعني هەمووی کاندیدەکان نابێ ئەو متمانەیە نەهێڵنەوە هەر کاندیدا بڕواتە بەردەم دەنگدەرەکەی وعدی گەورەی پێبە. ئەزانی من پێم وایە دەنگدەر ئێستا لەبەرەی کاکزانە تۆ پیاوێکی سەراحەتی مناوە بەڵام من بڕوام بۆ هەیە ئێستا زۆربەی زۆری دەنگدەری کورد بە شاری تابی شاری سلێمانی کە شارێکی زیندووە ئەو قۆناغانەی تێپەڕاندووە کە تۆ قسە بکەیت ئەگە تەنانەت ینی پەیمانێکیش بدەیت یا کۆمەڵێک وعد بدەیت کە وعدەکە لە قەبارە و قۆ و توانایت خۆتانە بێ یەکسەر تێگاکەم قسەی تۆ ڕازنێ بۆیە دەنگدەر وشیارە ئێستا لەوانەیە تۆ کە قسەی لەگەڵاکەیتەوە هەموو هەمی تۆ بێ دەنگەکەی لێوەرگری بەڵام ئەو هەموو هەمی ئەوەیە تۆ دوایی چۆن خزمەتی ئەگەی لەبەرەوە من پێم وایەوە هیچ کاندیدێکیش نابێت و جەنابی سەرۆک مەسعود بەرزانی کە چەند دیدارێکمان لەگەڵا کرد هەمیشە ئامۆژگاری ئەوەیە کردین کە بە هیچ جۆرێک هیچ وعدێک بە هیچ کەسێک نییەن کە لە توانا و قەبارە و هیممەت و عینتوانەکانی پارتی دموکراتی کوردستانە بێت بە هیچ کەسێکی بی کە ئەوە ئێمە گۆشکراوی ڕێبازی کیشینکەنای مەلا مستەفایە ئەم ڕێبازش بریتێ لە عەدالەت خوازی و چاکەی گشتی باڵین ژینگە دۆستی و ئەمانە کۆمەڵێ بابەتی گرنگن کە پێویستە کاندید لەبەر چای بێت. کاکزانە وەکو کاندیدی لیستی پارتی دیموکراتی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بۆ ناناسرێتەوە هەمیشە دروشمی زلزلی هەڵ نەگرتووە ینی بە نمونەی ئەوانەی کە دژبەری پارتینە یاخود ئەوە حزابانی دیکە کە ئەمە بینیوانێتەوە لە خولەکانی ترا دروشمی پۆپۆلیسی هەڵەگرن بەڵام دوجار زانی ئەوانە بەڕاستی ئەگەر تۆ سێری دروشمەکانیان بکەیت ئەگەر ئەوان ئێمە کەس بە منافیسی خۆمان نبینین لە هەرێمی کوردستانە ئەوانیان وەکو پارتی بن بەڵام ئێمە کۆمەڵە سەوابەتی گەورەتر و دیدگا و بیرکردنەوەی گەورەترمان هەیە لە بابەتەکەیە لەبەرەوەی ئێمە بەوا بۆ خۆیانی بەجێڵین ئەوان هەر لە منافەسیەکە بن کە بگەن بە پارتی کە من پێم وایە زەحمەتیشە بگەن بە پارتی ئێمە خاوەنی ڕوئیین خاوەنی ساوابەتی قەومی خۆمانین خاوەنی دیدگای تایبەتی خۆمانی استراتیژیەتێکی ڕوون و وازەحمانێ بۆ هەرێمی کوردستان و ئێمە خاوەنی حیزبێکین کە بەرپرسیارەتی هەڵەگرین و ئێمە هەمیشە بە دیدگایەکەوە ئەڕوانین بۆ بابەتەکە لە بینی کوردستان و پارتیا کوردستان هەڵەبژێنین لە بینی خۆمان و پارتی هەڵەبژێنین. خۆش کاکزانە بە تایبەتی ئەوە کاندیدن لە سنووری سلێمانی هەرکەکەی ئەوە تا ڕادێ قورس نییە زۆر تایبەتی کە پارتی ڕادێ ئەو دروشمە پۆپۆلیسانە بەڵام بەم واتایە من لە کاکزانە بپرسم هێزگەلی دیکە بەمانە بە بێ پیا هەڵدان بە بێەوەی کە من لە میدیایەکی پارتیەوە قسەکەم تاقی نەکراونەتەوە ئەزانی خۆی عیبرات لە وەرنەگیرێت گرنگەوەیە لەم هەڵبژاردنە و بڕاشم بەوە هەیە خۆم ئەم جارە خەڵکی سلێمانی جۆری کەبیرەکاتەوە ئەم جارە ئەنی هێزی کە تاقی بکەنەوە ئەم جارە ئەیانەوەیە دەسەڵاتێکی ئیداری حیزبێکی تر ببینین کە ئێمە بە خۆشحاڵی ئێمە خۆمانی تێدا بینەوە کە پارتیە تۆ دەبێت کە دەنگ دەدەی بیرکردنەوەیەکت هەبێت بۆ دوا ڕۆژی خۆت تۆ حیزبێک لە شاری سلێمانیا 30 ساڵ تۆ با بەڕێوە بەڵام هەتا ئێستا تۆ خاوەنی جادەیەکی سەمەتری نیت بە 100 ساڵی کەشدانێ بۆیان تاوا نەکرێ بۆ لە بەروی پارەکە دیار نامێنێەوە ئەبرێت و دیزە بەخۆ ناکرێوەکو خەڵکی سلێمانی ئەڵێن تۆ دەبێ ئەمە بگۆڕێم واقعا بگۆڕی واقعی گۆڕینی واقعیش بەڵا نەکرێ بێت تۆ بەشداری دەنگدام بکەیەوە دەنگ بدەیت بە لیستی 109 وە لە 990 28 هەڵبژێریت بۆ ئەوەی بتوانیت محاربەی ئەو شتانە بکەیت و هەوڵیەوە بدەیت کە شارەکە بەرەوە پێشەوە بڕی من کوڕی ئەم شارەم دڵم ژانەکە کە بەڕاستی سلێمانی ئێستا وایە زۆر لە هەولێر و دۆک باشتر وایە هەرچەنە من خۆم کوردستانی بڕوان بە ناوچەگەرێتی نییە بەس مافی خۆشمە سلێمانیم خۆش بێت حەزکەم مەسەن سلێمانی و دەوروبەری سلێمانی قەزا و ناحەکانی ئەم شارەش تێگەی وەکو هەمووی بەڕاستێکی پێشکەوتوتر بێت و ئێمە وەکو خەڵکی ئەم شارەش و دەوروبەری ئەم شارەش مافی ومانێک کە بەرگری لە شارەکە بکەین و داوایەوە بکەین کە پارتی دەسەڵات وەرگێت و وەی خزمەت بکرێ. دوجار کاکزانە ئەمە بە منتیق ینی بیرکەینەوە یەکە کاتە دوو هێز نێ بیکاتە 11 ئینسان نابێ ببێتە کاینێکی مقارنەکەر ینی وەزعی ئاوەدانی سلێمانی هەولێر و دهۆک چۆنە شەقام ینی کۆی ئەوانە ئینسان نابێ ببێتە کاینێکی مقارنەکەر ینی سلێمانی تۆ تا ئێستا ساویەکی تەواو نییە بەڵام لەولا ئەو ئاوەدانیە تۆ گەپتێ بگەیبەوە ئەبێ پارتی هەڵبژێری چونکە پارتیەوەی کردووە لەوێ لایانی کە نی کردو خۆگە لایانی کە بیکردای مەسا لێرە دەستخۆشیشمان لێگر و تێیدمانەگەر بۆیە دەبێ ئەم جارە خەڵکی سلێمانی بەڕاستی بڕیاری ئەوە بدات کە
ئەم دەسەڵاتە ئیداری ئەم شارە بگۆڕێت ئەگەر نەیگۆڕێت دۆخەکە خراپترە بێت و بەڕاستێکی دەسی بێکار ینی ئەوەی کە پێڵێ بیمەی کارۆمانە بەتاڵە زیاترە بێت جەرایم زیاترە بێت سیستەمی داری بەرەو خراپترە ڕوا یاسا جێبەجێ نابێت ئەبێت ئێمە بۆ خۆمان و خەڵکیش ئەم شار و دەوروبەری شاری سلێمانی کاڵم سلێمانی هەموو دەوروبەریشی تەڵان دەبێت بە مشورێک لە خۆمان بخۆی ئایا بێ بیگۆڕین ئەم دەسەڵاتی کە لێرەیە تێگەیوە دەنگی پێنەدەینەوە دەنگ بەو لایەنە بدەین کە تەجروبە مەسەڵەن واقعێک لە بەردەمتایە و بەڵگەیەک لە بەردەمتایە هەولێر و دۆکۆ و شوێنانن بۆی تۆکو ئەوانە لێبێت دەبێمان بگۆڕی لێرە چۆنی گۆڕی بە دەنگی گۆڕی چۆن بە دەنگی گۆڕی بە دەنگ بەبێ 100 و وەلە ناوی شانەبیرە نەچێ 28 کەسێکی قانونیە کاک زانە من ئەو کاتی لە بەردەمە ماوە بۆ جەنابتانی بەجێڵم زانای تۆفیق بەگ لە سەرلیستی پارتی دیموکراتی کوردستان بە ژمارە 190 لیستەکە ژمارەکەی کاکزانە 28 ئەو کاتی لە بەردەمای بۆ کاکزانای بەجێڵم و بە کامەرێتان ئەسپێرم کاکزانە دوا قسەت بفەرمە سپاس بۆ بەڕێزێ بەڕاستیەکەی پرسیارەکانتم زۆر بەدڵ بۆ ئەو پرسیارانن کە پێویستاندان پەرلەمان قسەی لەسەر بکات و بەڕاستی بیکاتە بەرنامەی کاری خۆی منەوەنە دەڵم داوا لە خەڵکی شاری سلێمانی و دەوروبەرەکەم دەنگ بدەن بە لیستی 109 وە لە ناوەشا دەنگ بنەم بە ژمارە 28 کە ژمارەی بەندەیە و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەگە خوازن هیوادارم بانگەشەیەکی ئارام و کورسانێکی ئاوەدان و شاری سلێمانی شار ئاوەدان و خۆشگوزەران و ڕێزیشم بۆ کوڕکسانی شەیدانێ لەم شارەدا وەکو کوڕێکی شەیدیش پەیمانیان پێدەدەم بەشێکی ئەجدداکەی من بۆ ئەوان بێت.